زیادبوونی هەڕەشە ئەمنیەکان پێشاتی نوێ لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و بڕیارانەی ئەمڕۆی ئەمریکا سەبارەت بە باڵۆزخانەکانی لە عێراق و بەحرین و کوێت ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕاست عەباس داهوک ڕاوێژکاری دیبلۆماسی و سەربازی لە واشنگتن لەگەڵماندا. بەڕێز داهوک سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. چ پێش هاتێک هەیەەوە ئەمریکا لە ساتە وەختێکدا بڕیاریدا کە بەشێک لە باڵۆزخانەکانی لە عێراق و بەحرین و کوێت کارمەندەکانیان کەم کاتەوە داوان لێ بکات بەشێکیان بگەڕێنەوە؟ Good afternoon and thank you. ئێوەتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ وا دیارە ئەمە بڕیارێکە کە ئێوە ئاماژەتان پێدات هەندێک لە کارمەندانی باڵیۆزخانە لە بەغدا دراوە تاوەکو بکشێنەوە، نەک تەنیا لە عێراق بەڵکو لە بەحرین و کوێیت و هەموو ناوچەکانی ژێر دەستی سنتکۆم فەرماندەی ناوەندی فەرمانیان پێکراوە کە بەشێکیان بکشێنەوە و ئامادەکاری بکەن بۆ پاراستنی خەڵکی سیڤیل. ئەمە هەڕەشەیەکە، بەڵام هەڕەشەکە لەلایەن ئیدارەی ترەمپەوە دیاری نەکراوە کە چه هەڕەشەیەکەیە، بەڵام تو دەتوانێت پێشبینی بکەین کە ئێستا بارودۆخەکە لە نێوان ئێران و واشنگتن سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی ئاڵۆز بووە. دانوستانەکان بەڕادەیەک چوون کە ڕێک نەکەوتن لە ئارادایە. ئەمە بۆتە هۆی ئەم نیگەرانی لەلایەن ئەمریکاوە ئەم ئامادەکاریە دەکرێت. تو دەکرێت ئەم پێشبینیە بکەیت، بەڵام تاوەکو ئێستا لەلایەن ئیدارەی ترەمپەوە ئەم پێشبینیە بە شێوەیەکی فەرمی نەدراوە و دەکرێت لەوانەیە ئەم بڕیاری بەدوا داهات بێت. بەڵێ یانی دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەم بڕیارانە کە ئەمڕۆ ئەمریکا داوێتی کە بەپێی هەندێک لە زانێرەکان خودی دۆناڵد ترەمپیش ئاگاداری ئەم چۆڵکردنە و گەڕانەوەی بەشێک لە کارمەندەکانیانە بۆ ئەمریکا، ئەتوانین بڵێن بەشێکی سەرەکی پەیوەستە بە ئەگەری شکستێنانی ڕێکەوتی نێوان ئەمریکا و ئێرانەوە؟ That's pretty clear. I mean, the diplomatic discussion. ئاشکرایە ئەو گفتوگۆ دیپلۆماسیەکە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە، ماوەیەکی دوور درێژە بەردەوامە و لەو ساتەوەی کە ئیدارەی ترەمپ هاتووەتەوە سەر حکوم ئەم گفتوگۆیانە بەردەوامن و ئیدارەی ترەمپ نایەوێت ئێران یورانیۆم لە خاکی خۆی بپیتێنێت و ئەمەش هێڵی سوورە بۆ ئێران. ئێران دەیەوێت ئەم پرۆگرامی خۆی درێژە پێ بدات، دەیەوێت لە ناو خاکی خۆی یورانیۆم بپیتێنێت. ئەم خاڵە دژبایەکەیەکە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە سەبارەت بە دانوستانەکان و هەروەها ترەمپ سیاسەتێکی پەیڕەو کردووە کە سیاسەتی زۆرترین فشارە لەسەر ئێران، بەڵام ئێران چاوی لەوەیە کە ئەمریکا سزاکانی لەسەر سوک بکات. بەڵام تاوەکو ئێستا ئیدارەی ترەمپ ئەم هەنگاوی نەناوە بۆ سوکردنی سزاکان لەسەر تاران. پێم وایە ئەم دوو خاڵە زۆر گرنگە کا گفتوگۆی لەسەر دەکەن، بەڵام تاوەکو ئێستا متمانە لە نێوان ئەم دوو وڵاتەدا. لەلایەن تارانەوە متمانە بە ئەمریکا ناکرێت و ئەمریکاش متمانە بە تاران ناکات. هەر بۆیە ئەمەش وای کردووە کە چانس و دەرفەتی سەرکەوتنی پرۆسەی دیپلۆماسی هێواش بووەتەوە و خاو بووەتەوە، دەکرێت بژاردەیەکی دیکە بێتە ئاراوە. بەڵێ جا ساتوانین بڵین کە تاران و واشنگتۆن ئەوەی هەیەانە ئێستا دانوستان ناکەن، دانوستان بۆ مانایی کە ئێران لە کۆمەڵی خواست و ویستی خۆی خۆش بێت و ئەمریکاش ئامادە بێت لانی کەم وەکو نیازپاکێک بەرامبەر بە تاران بڵێت ئامادەین سزاکانتان لەسەر هەڵبگرین، بەڵام ئێوەش لە کۆمەڵی خواست و ویستی خۆتان دەست بکێشنەوە. پێتان وانە هۆکارەکە ئەوەیە کە تا ئێستا نەگەشتنەوەتە ڕێکەوتن و ئەم دۆخە هاتوۆتە ئاراوە کەسیان ئامادە نین دەستبەرداری هیچ بن؟ بەڵێ ڕاستە، ئەمە هۆکارێکی سەرەکیە کە هەردوو لایەن مەرجیان هەیە، مەرجێکیان هەیە کە لایەنی بەرامبەر پەیڕەوی ئەم مەرجانە ناکات، ئەم مەرجانە جێبەجێ ناکات و ئەو گفتوگۆیانشی کە هەیە
ئیسرائیلیش کاریگەری هەیە لە سەریان. ئیسرائیل نایەوێت چی دیکە با بڵێن ڕێگە بدات بە ئێران یاخود چاوەڕێ بکات ئێران لە ناو خاکەکەی خۆی یۆرانیۆم بپیتێنێت و وا بکات کە دەستی بگاتە چەکی ئەتۆم و ببێتە هەڕەشەیەک بۆ سەر ئیسرائیل. و ئێستا نەتەنیاهۆ فشارێکی سیاسی زۆری لەسرە و ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە لە ئیسرائیل حکوومەتی نەتەنیاهۆ هەوڵ دەدات بڕیارێکی تاکلایەنە بدات یاخود هێرش بکاتە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران. پێتان وایە ئەم پێشاتە بێتە ئاراوە ئەوەی کە ئێوە باسیەکەن لە گەری هێرشێکی ئیسرائیل بۆ سەر تاران بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران و یاخود ئەوەی کە وەزیری سنت کۆم دەڵێت ئێمە چەندی بژاردەمان خستۆتە بەردەم وەزیری بەرگری و هەروەها سەرۆکی ئەمریکاش لەبارەی ئەگەری شکستێنانی ڕێکەوتنەکان و لێدان لە ئێران. پێتان وایە بەم نزیکانە هیچ بەریەکەوتنێکی ئاوا ڕووبات؟ I mean that the military, the U.S. military, obviously is ready. ئەمریکا تەواو ئامادەن بۆ هەر بژاردەیەک کە سەرۆک ترامپ بیخاتە بەردەمیان و وەزارەتی بەرگری پلانیان داناوە، پلانیان بۆ ئەم سیناریۆیە داناوە، پلانیان داناوە بۆ ئەوەی هێرشی سەربازی بکەنە سەر ئێران. تەواوی سیناریۆیەکانیان لە یەک داوەتەوە، ماوەیەکی دوور و درێژە ئەم کارەیان کردووە. و هەروەها پلانێکیش هەیە کە ئیسرائیل و ئەمریکا پێکەوە هێرشێکی سەربازی بکەنە سەر ئێران. ئەم هێرشە هاوبەشە سەربازیە دژی ئێران ئەمە بژاردەیەکی دیکەیە لە پرۆسەکەدا. بەڵام پێم وایە ئەگەر ئەم دوانە ئەم دوو وڵاتە یەک بگرن و هێرشی سەربازی بکەنە سەر ئێران زۆر بەهێزتر دەبێت. بەڵام تاوەکو ئێستا شتێکی وە لە ئارادا نییە. ئەوەی کە دەیبینین ئێستا ئەو فەرمانە دراوە بۆ ئەوەی بەشێک لە کارمەندانی باڵێۆزخانەکان لە ناوچەکەدا بکشێنەوە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە لەوانەیە شتێک ڕوو بدات، لەوانەیە هێرشی سەربازی دژی ئێران ئەنجام بدرێت یاخود ئەمە بۆ فشارێکە نیشانی دەدەن کە فشارێک بخەنە سەر یانیتوان بڵین بە شێوەیەک لە دانوستانەکاندا وەکو هەڕەشەیەکە بۆ ئێران تێبگە ئەگەر ڕێکەوتنەکەی بیکە ئەگەر نایکەی ئێمە ئامادەین. بەڵێ بە تەواوی ئەمە ڕاستە. ئەمە فشارێکی ناڕاستە و خۆیە بۆ سەر ئێران بۆ ئەوەی ئەگەر تۆ مەرجەکانی خۆت لا نەبیت و نەیتە سەر مێزی گفتوگۆ بەم ڕێکەوتنە ڕازی نەبیت، لەوانەیە ئێمە هێرشت بکەینە سەر پێکەوە ئەمریکا و ئیسرائیل پێکەوە سوپاکەیان هێرش بکەنە سەر ئێران. و ئەگەر ئێرانیش بڕیار بدات تۆڵە بکاتەوە بە هەمان شێوە هەردوو وڵات ئامادەن دووبارە تۆڵە لە ئێران بکەنەوە. بەڕێزداهوو کە باس لە هێرشکردنە سەر ئێرانەکری هەندێک جار وا لێکە درێتەوە کە هێرشی فراوان بێ بۆ سەر ئێران، بۆ سەر بنکەی سەربازیەکانی، بۆ لە پەکخستنی ئێران بە تەواوی، یاخود دەتوانین بڵین نەخێر تا ئێستاش ئیسرائیل و ئەمریکاش کۆکن لەسەرەوەی کاتی هێرشەکەنە سەر ئێران هێرشەکانیان تەنها لە ئاستی پەکخستنی توانە ئاتۆمیەکان نابێت، لەوە زیاتر نەبێت. پلانێک هەیە بۆ هەموو ئەم شتانە، زیاتریش لەم شتانە. پلاندانراوە کە هێرش بکرێتە سەر ئەو بنکانەشی کە بنکەی ئەتۆمی نین، بۆ نمونە ژێرخانی ئابووریە و دامەزراوەکانی پەرەپێدانی موشک، پەرەپێدانی درۆن، هەموو ئەمانە
ئامانجیانە کە هێرشیان بکرێتە سەر. لە ڕووی سەربازیەوە ئەمە پلانێکە دانراوە دەکرێت هێرش بکرێتە سەر تەواوی ئەو دامەزراوانە جگە لەوەی کە دامەزراوە ئەتۆمیەکانیش کە پلانیان بۆ دانراوە هێرشیان بکرێتە سەر. هەموو ئەم پلانەی کە دانراوە بۆ ئەوەیە کە تواناکانی سنتەرپیج و پیتاندنی یۆرانیۆم لە ئێران پاک بخەن بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو ئێران نەتوانێت دەستی بگاتە چەکی ئەتۆم و بۆ ماوەیەکی دوور و درێژ ئێران بگەڕێنە دواوە. بە هەمان شێوە پلانیش دانراوە بۆ هێرشکردنە سەر دامەزراوەکانی دیکەش. بەڕێز عەباس داهوک ڕاوێژکاری دیپلۆماسی و سەربازی لە واشنگتنەوە. سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.